دیارە کلیپی یان گۆرانی چ لە نێرگز باشتی لە لای زیاتر لەنەوەیەک بیرەوەری و یان نۆستالژیای جێهێشتۆ بەڕاستی. یۆ هەندێکم باشە؟ هەر زۆر باشی. چۆنی؟ تۆ باشی؟ من بەبوونی تۆ باشە بم. سوپاس دەکەم بژیت. من ئەمجەد محەممەد وێنەگر. من بەهەستم نازانم کەستان منتان بیر ماوە؟ من بنارم لە ئێستا کاری دەرهێنانی بەرنامەکانی بەشی مناڵانەکەم. من تەوارم لە ئێستا پێشکەشکاری مای مناڵانم هاوڕێکەی زیکەڵم. من ناوم ئاریان جەلالە مۆزیسیانم ژەنیاری ئامێری گیتار. من ناوم لەنیایە ئەندازیاری شارستانی و لە ئێستا خوێندکاری ماستەرم. من کۆژین هاوژین دانیشتووشاری سلێمانیم. من سافۆ ئاسۆ گۆرانی پێش بووم لە بەشی مناڵانی کورسات. چۆنن هاوڕێیان من ناوم فرێدی لێرە من تەمەنم ئێستا 20 ساڵە. من نارینە و خوێندکارم پێشتر لە بەش مناڵانی کورسات بووم. دیارە کلیپی یان گۆرانی چ لە نێرگز باشتی لە لای زیاتر لەنەوەیەک بیرەوەری و یان نۆستالژیای جێهێشتۆ بەڕاستی. بۆ خۆم زۆرجار لە ڕێی سوسیال میدیا یان ڕاستەخۆ بەری کەوتم لە قوتابخانەکان لە باخچەی ساوایان یان لە دانیشتنی خێزان و ئازیزان و کەسوکارە کە باز لەو گۆرانیە کراوە. ینی ئەو گۆرانیە یەکێک لەو کارانەیە تەبان لە دەرەوەی ئەوەی کە بڵێم هەڵبەت تێکستی خۆم بێنا بەس یەک لەو گۆرانیانەیە کە ئەوەی ئەڵێن زەمەن بڕە بەڕاستی گۆرانی هەموو ڕۆژگارەکانە گۆرانی هەموو نەوەکانە هەر کاتێک کە گوێت لێ بێ هەز ناکەم گۆرانیە بۆ نمونەی 18 ساڵ لەمەوە پێش بێت یعنی کە 18 ساڵ لە دنیادا بەخۆی با بڵێن میتەر و پێوەری نەوەیەکە ینی 18 ساڵ بەڕاستی یعنی ئەوەی ئەو ڕۆژە لە دایک بوێستان نەوەیەکە لە زانکۆیە بۆیە گۆرانیەکە لە دەرەوەی تێکست بەڕاستی وەک ئەو کارکتەرانە ئەو پۆلە مناڵە ژیکە لە جوانەی کە ئەدایەکی زۆر جوان تەمان ئاواز و میلۆدیەکی سەرنجڕاکێش کە پڕ بە پێستی شیعرەکەیە هەر لێرەوە بەڕاستی من ڕێز و خۆشەویستی و پێزانیم بۆ هاوڕێی عزیزم مۆزیکار مامۆستا شیلان عوسمان ڕەحیم یاخودەوەی لە نێوەندی هونەریە بە شیلانی فلوت ناسراوە بەڕاستی و چەند کارێکی کرد بەڵام کارەکانی نەمرن یەک لەوانە چ لە نێرگز بۆ ئاشتیە وەک ئاماژەمدا میلۆدیەکەی لە ڕاستیدا وێنەگرتنەکەی ئەو کلیپە کاتی وێنەگیراوەکە تەکنۆلۆژیای کامێرا و تەنانەت ڕووناچی و هەموو ئەو پێویستیانی کە میکسەر و هەموو ئانی کە
ڕەگەزی سەرچین بۆ کارێکی ونەری بەڕاستی لە سەرەتایی گەشەکردنا بوو لای زۆر سادە بوون بە بەراورد بە ئەمڕۆ یعنی ئەتوانین بڵێن هێشتا هەر پاشباوەکانی سەدەی 20 بوو ینی سەرەتایی سەدەی 21 بوو 2003 یا بۆ 2004 ئەو تەکنۆلۆژیای کە ئەو کاتە بەکارهات هەر تەکنۆلۆژیای کۆتایی سەدەی پێشوو بوو بەڵام هەموو دەزانین کە لە 15 ساڵی ڕابردوودا تەکنۆلۆژیای بواری میدیا چ بازدان و چ گۆرانکاریشی گەوری بەسەرهاتەوە بۆیە ئەو کارە بەڕاستی یعنی هەر کەس لە هەر کات شوێنێک ببینێ پەیوانی ئەمە بە تەکنۆلۆژیای ئەو سەردەمە کراوە ینی لە بواری ڕووناچی لە بواری ئەو هارمۆنیا ڕنگ و ئەو جوڵە جوانانەی کە لە وێنەگرتنەکەی هەیە کە لێرەدا مافی خۆیەتی هاوڕێی دێرین و هاوکاری ئازیزی ئەم کەناڵم کە ساڵارێک پێکۆبین کاکسیمان محەممەد بۆخۆی بەڕاستی وێنەگرتنێکە کە ڕەنگە لەوە جوانتر یان لەوە باشتری تخراب بێ ئەوەندە جوان بوو ئەوەندە پڕ بە پێستی کارەکە بوو ماوەتەوە سەر ئەگەر ڕێبە خۆم بم کەمێکش باز لە تێکستەکە بکەم بەڕاستی وەک دنیابینی تێکستەکە وەک پەیامی تێکستەکە کە پەیامێکی نەمرە پەیامێکە من با بڵێم چەند شعری تری مناڵان ئەگەر بنووسم ڕەنگە هەر لە خولگەی ئەو شعرەدا بخرێتەوە شعرێکە لە دەرەوەی هەر با بڵێن ڕەگەس پەرستیەک لە دەرەوەی ئەوەی کە زۆر شتمان هەیە مەسەن زۆر تێکستمان هەیە ببورن کە باز لەوە دەکات کورد هەموو شتێکە کوردستان هەموو شتێکە نەخێر من لێرە شعرێکە پڕ لە ژیان دۆستی پڕ لە سروش دۆستی پڕ لە ئایندە دۆستی یعنی سێ بنەمای سەرەکی ژیان کە مرۆڤە کە ئاژەڵە کە ڕووەکە هەر سەرەتای گۆرانەکە کاتێککە دەڵێ منیش وەک گوڵ و کۆتر من تەڵان کە مەبەست لەو ئەو پۆلە منداڵە ئەدای دەکەن ڕناوی من کەوکو بۆ مرۆڤێک بەکاردێت مەبەست لە هەموو مرۆڤایەت یا لە هەموو مناڵی سەرگۆی زەویە وەک گوڵ و کۆتر گوڵ کە ئاماژەیەکە بۆ گوڵ لە دنیادا بمانوێ نەمانەوە یەک لە سنبولە هەرە جوانەکانی گوڵ خۆشەویستیوە ینی لە خۆشەویستیا گوڵ پێشکەشی یەکتر دەکرێت کۆتر کە لە دنیادا بەڕاستی سمبولی هاشتیە ئەو بەتایبەت لە بابلۆن تابلۆ نەمرەکەی پیکاسۆ ئەو کۆترێکە چڵێک زەیتونی بەدەمەوەە منیش وەک گوڵ و کۆتر لە ئاشیدا جوانم نامەوە جارێکی تر وێران بێ نیشتیمانم یعنی هەر سێ ڕەگەزە زیندۆکەی گۆی زەوی ئینسان ئاژەڵ ڕوەک پەیامەکە ئەوەیە کە لە شەردا ئەم سێ ڕەگەزە سەرەکی ژیان لە بین دەچن هەرسێکیان وەک یەک زەر ینی زیانیان بەرەکەوێ باخچە و ماڵ و هێلانە بە ئاوەدانی جوانە یعنی هەرسێکیان کاتێککە جەنگ دێت بەڕاستی وەک چۆن ماڵ بەداخۆ قسێ بکە ماڵ وێران دەکات باخچە دەسووتێنێت هێلانە دەسووتێنێکە ئاماژەماندا هێلانە بۆ کۆتر باخچە بۆ گوڵ ماڵ کە تاکە شوێن و تاکە جێ بە دنیا هاتنی منداڵە ئاشتی خۆزگەی ژیوە بۆ منداڵ لەگەر شوێنێ یعنی ئەمە کە بەڕاستی مناڵ حرمەتمە ئاژەڵ ڕوەک لە ئاشیدا گەشە دەکەن لە ئاشیدا جوانتر دەردەکەون هەر شوێنە جەنگی تیا بەتەنانەت باڵتدە و گیاندارەکانش بەجێ دەێڵن ئینسانەکان ناچارن بەجێ بێڵن سروش دەسووتێ کە بەداخۆ کوردستان هەمیشە بەشی شێری بەرکەوتووە لەوانە لە هەر جەیەکی دنیا چێ ئاشتی بەدی بێنێ لە نێرگزی خاکەکەم گوڵ لە بەرۆکی دەدەم یعنی بەڕاستی نێرگز یەک لەو گوڵانەیەکە ڕاستە بەپێ ئوستورەکان بەپێ ئەفسانەکان لە سەردەم یۆنانەوە باز دەبوونی نێرگز کراوە لە داستانەکان لە هەر لەوە ئەو گەنجێک کە سەیری خۆی کردووە لە گوڵی نێرگز شووە و لەو سەردەمەوە بەخۆی سەرسام بۆ لەو کاتەوە لە بواری با بڵێن نەخۆشی دەرونیە کە زۆر نەخۆشی نێرگستێت یان نەرجسەتی پێڵێن یعنی مەبەستمەوە وشەی نێرگز یان ڕۆکی نێرگز تایبەت نییە بە کوردستان بەڵام بە زۆرێک لە زۆرەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەتوانم بڵێم کوردستان یان زۆرتر ئیشی لەسەر کردووە ئیتر ئێمەی کورد کاڵی نێرگز بەڕاستی یەکسەر نەورۆز و بەهار و
کە سەرەتای ساڵی کوردیە و بۆ ئەو سەردەمەش بیرمان نەچێت کە نێرگز بە ئێستاشەوە لۆگۆی سەرەکی کەناڵی کورسات بوو تایم و چێژ و چۆن ئەڵێ ڕەهەندێکی جوانتری هەبوو بەڕاستی تەواوکردنی 22 ساڵەی تەمەنی و پێنانە ساڵی 23 هەمینی کە بەداخەوە بەشێک لە بینەران و تەنانەت بەشێک لە کارمەندانی کەناڵەکەش هەمیشە لەگەڵ ڕقمی ساڵەکە دەڕۆن کە پیان وایە ئەگە ساڵی 2021 کورسات لە یەکێکی 2000 ئادامەزرا یعنی ساڵی 2000ش لەسەر تەمەنی کورساتەوە زائیدەن 2000 چەمابێ یەک ساڵی بۆ زیاکەین یعنی کە دەچینە ساڵی 2022 واتە کورسات 22کەی تەواو کردووە پێدەمێتە ساڵی 23 تەمەنی لێرەوە وێ ڕاوێکە خۆشم بە نزیکی 13 ساڵ لەو کەناڵە کارمەند بووم و بەرخورد و پەیوەندیەکی هاوڕێیانە و برایانە و خۆشەویستانم هەبووە لەگەڵ سەرجەم ستافی کەناڵەکە کە جێی خۆشحاڵیمە بەشێکی بەرچاویان تا ئێستاش لە کەناڵەکە بەردەوام و جێدەستیان دیارە سلااو ڕێزمان بەوانەی کە ئەم کەناڵیان جێهێشتووە کۆچیان کردووە بەڕاستی یاخو با بڵێین هەر ژیانیان بەجێهێشتووە و هەموو ئازیزانش کە ئەم کەناڵیان بەجێهێشتووە و ئێستاش هەروەچی کورساتن لە هەر شوێنێ بن پیرۆزبایان یەکەم دەستمان بوونیانە بشم بەو هیواداری کە بەو هیوایی کە کورسات بەڕاستی شاشەی یەکەمی هەموو ماڵێک بوو و خۆشم لە شعرەکە ئاماژەمدا بوو کورسات تۆ ئەو مانگەی لە ئاسمانی سلێمانیدا هەڵهاتی تۆ ئەو مانگەی لە ئاسمانی سلێمانیدا هەڵهاتی بەڵام ئێستا چراخان و مانگەشەوی گشت وڵاتی تۆ نەک چڵێ نەک هەرگوڵێ نێرگزی هەموو ساڵێکی لە کوردستان لە هەندەران پەنجەرەی هەموو ماڵێکی لە هەموو شوێن لە هەموو کات خەڵاتی کورد بەراتی کورد هەمیشە هەر شاشەی کورسات هەڵبەدەم شعرە ساڵی 2011 لە 12 ساڵی یادی کورساتان نووسراوە بەداخەوە کە هەرەو دەمەش بڕیار بوو وەکو مارشێک بکرێ بۆ کەناڵی کورسات بەڵامی تر بە کۆمەڵە هۆکار کە نەکرا بەڵام لەلای خۆم هەر خۆشەویستی و هەر ئەو تامچێژەی ئەو سەردەمەکە وەک ئاماژەمدا تەمەنێکمان لەم کەناڵە بەسەر بردووە بۆیە هیوادارم کورسات جارێکی تر لە وەرزێکی تازەترە ببێتەوە پەنجەرەی هەبوو ماڵێکی کورد و با بڵێن هەر کوردێک لە هەر گۆشەیەکی دنیا هەیە بە هیوای سەرکەوتنی زیاتر دەرکەوتنی زیاتر بۆ کورسات دەنگم باشە یۆهان دەنگم باشە هەر زۆر باشی چۆنی تۆ باشی من بەبوونی تۆ باشە بم سوپاس دەکەم بژیت ئەوە چییە دیسانەوە نە لە تۆ شتەکە تێکمێ باش باشە شتەکە تێکمێ باشە کاکە تێشینە چۆنی نازیزان ئەحواڵتان باشن گورجی گۆڵم گورجی گۆڵ هاوڕێ هەموو مناڵان گورجە گیان ئێستا چیەکەی چی ناکەی خۆتە زانی منەوە تا هاسپی بوو تەواو سە زیتەڵی لێ زیتەڵە ئەو جێگانی منەم کردو ئەوە چێت گورجی گۆڵاگا لە دواوە سێری چکە ئەزانی چییە کورسات ئێستا هەر یەک کەناڵ نییە جاران یەک کەناڵ بوو لێوە دەرەکەوتین ئێستا 5مان هەیە 5 کورساتە کوردبینە دەنگی کورساتە دەنگی کورسات بە ئینگلیزیە هەمومانەمان هەیە جانی بەڵێ ئیزانم خۆم هەمووی سێرەکەم بەڕاستە ئەی چۆن توازامی چیم ها چاویشت جوان بوو چییە گورجە ئەوە یۆهان توازانی شتێکە بیر چوو چی
چیم گرتووە کاکە چیم گرتووە ساڵی نوێیە ببورین چۆن نازیان ئەحواڵتان شکر باشن ساڵی نوێتان پیرۆز بێ هیوادارم بە خۆشی و شادی تێپەڕێ بە تایبەتی مناڵە خۆشەویستەکان تۆزێ لەسەر خۆ باش هیوادارم هەموو ساڵێ بە خۆشی تێپەڕێ 2022 ساڵێکی دەستپێکێکی خۆش بێ بوو ئێوە و بە خۆشی و شادی و کامەرانی بن یادی کورساتیش پیرۆز یەکەم کەناڵەکەی خۆم ئاها زۆر باشە چۆن هاوڕێیان ئەحواڵتان هیوادارم باش بن هیوادارم ساڵی نوێتان بە خۆشی و شادی و کامەرانی تێپەڕێ ساڵی نوێتان پیرۆز بێ 2022 ساڵێک و دەستپێکێکی خۆش بێ بۆ ئێوە ئەوەی ئەو هیوا و ئاوەتانی نەتان بوو ئەم ساڵ بێن نەدی پیرۆزبایی لە یادی کورساریش یەکەم کەناڵە جوانەکەمان هیوادارم سەرکەوتوو بێ و هەرمیشە لە پێشەوە بێ و بە خۆشی و شادی بەرنامەی تازە و شتی تازەیان لێ ببینین زۆر قسەیاکەی یۆهان ئەزیانی نابێ قسە بکەم کاکە باش دەی هاوڕێیان ئیتێ بۆستە باتۆزێ دەن ئیتر لەگە زیتەڵا قسە بکەن باشە نامەی بۆ بنێرێت باویشتان بۆ نێرێت ڤیدۆتان بۆ بڵاوە کاتەوە سێری بکەن هەموویان باشە لایکی بکەن فۆڵۆی بکەن باشە خواتان لەگەڵ کاتێکی خۆش خواتان لەگەڵ سەفەر ئەکاو ئەگەڕێ بۆ شار و بۆ شارەچکەو بۆ لادێ بۆ سەفەری و بۆ گەڕان تونند و تۆڵە تونند و تۆڵ کێ بۆ سەفەری و بۆ گەڕان تونند و تۆڵە تونند و تۆڵ گورج و گۆڵ 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 من ئەمجەد محەممەد وێنەگر لە سەرەتای ساڵەکانی 2000ەوە من یەکێک بووم لە وێنەگرە سەرەکیەکانی بەشی مناڵانی کەناڵی کورسات کە کۆمەڵە پرۆگرام و بەرنامەی تایبەتیان هەبوو لە ناو لە دەرەوەی ستۆدیۆ لەگەڵەوەشە کۆمەڵە کلیپیان هەبوو کلیپەکانیش هەم بە شێوەیە کە دیکۆرێکی بۆ دروستە کرایەوە تایبەت بە تێکسی گۆرانیەکە و لە دەرەوە لە سروجیشە ئەو کات بەرنامەکانیان زۆرتر بوو ینی بەشی مناڵان زەختێکی زۆر لەسەر وێنەگرەکان بوو بەشداریان کۆمەڵێ فستیڤاڵاتیانە کرد تایبەت بە مناڵان لە شارەکانی کوردستانە هەم تەختەی فستیڤاڵەکەمانە کردووە هەم کۆمەڵێک فیلمی دوکیۆمەنتەریشمان دروستە کرد لەسەر کار و چالاکیەکانی مناڵەکان لە ئێستاشە کە لە سەرەتای لە نیوەی دووەمی ساڵی 2021 کە بەشی مناڵان دیسانەوە دامەزرا من هەم دیس وەکو وێنەگر و لە بەشێک لە هەندێک پرۆگرامەکانە وەکو دەرهێنەر کارم کردووە لەو بەرنامانەی کە لە ناو ستۆدیۆ لە دەروی ستۆدیۆکرێ کە بە خۆشحاڵی و لەگەڵ هاوڕێیان و هاوکارانم بەرنامەی بڵێن زیتەڵا گەشتی زانیاری کە چەند شوێنێک و چەند ناوچەیەک و گوندێک بەسەرەکەینەوە جیاواز لە جاران ئێستا فلترێکی باشتر یعنی لە بەرنامەکان و لە
ناوەڕۆکی بەرنمەکانراوە کە بە هەموو شێوەیەک تەرکیز کراوەتە سەر ئەوە کە بە شێوەیەک بێ بەرنمەکان پەروەردەی بن. ئێستا هەستەکەم یعنی بە شێوەیەکی باشتر بە کوالیتێکی باشتر لە چاو جاران ڕاستە جاران ئیمکانیت کەمتر بوو بە هەر شێوێک بۆیە بەرنمەکان ئەکرا، بەڵام ئێستا بە تەکنیکی باشتر و کوالیتێکی باشتر بەرنمەکان بەرهەمێنێن. لە یادی کورساتە پیرۆزبایی لە خۆم و هەموو هاوڕێن و هاوکاران مەکەم لە چ لە بەرنمەکان و چ لە بەرنمەکانی بڵێن بەشی مناڵان و لە هەردوو کەناڵەکە. هیوادارم ئەم ساڵی نوێ بتوانین بە شێوازێکی باشتر لە هەموو پرۆگرام و ناوەڕۆکی بەرنمەکان کاری باشتر و جوانتر بکەین. تەمەندرێژی بۆ هەر هەموویان. من ناوم ئاریان جەلالە، مۆزیسیانم ژەنیاری ئامێری گیتار، بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی کورساتی ئازیز و پیرۆزبایەکی زۆر گەرم ئاراستەی سەرجەم کارمەندان و هەموو بەڕێزاناکەم کە لەم کەناڵا کار دەکەن. پێشم خۆشە بە تایبەتی پیرۆزبایی لە بەشی مناڵانی کورسات بکەم. بەڕاستی منۆکو خۆم بەدەر لەوەی کە زۆرترین ئیشم لەم کەناڵا کردووە، مناڵیشم بێبەش نەکردووە لە کارەکانم. لە ساڵی 2001 یەکەم بۆ بڕنیەکەم تۆمارکە کردم گۆرانی یاری ماڵەباجێ نەبوو. ئەو گۆرانیە کە بڵاو بوو بە کۆڤین و هاوڕێکانی ناسرا، کاری ئاواز و موزیکەکەی من کردومە، دەرهێنان و کاری کلیپی کاکسیروانی بەڕێز کامێرەمان کە کارمەندە لە کورساتی خۆشەویست ئەو کارەمان بەیەکەوە کرد لە ساڵەکانی 2002. توان بڵێمە چێ بوو لە کارە زۆر جوانەکان. دوای چەندی کاری ترمان هەر بەیەکەوە کرد بۆ بەشی مناڵانی کورسات. ئەو کارانەی ئێمە لە پێشوامان کرد بەڕاستی لە خۆشەویستیەوە دروست بوو، لەوە دروست بوو کە ئێمە لە پرۆژەیەکی مناڵپارێزە ئیشمانە کرد. مناڵەکان ئەوەنیان خۆشەویستی هەبوو بۆ موزیک، ئەوەنیان خۆشەویستی هەبوو بۆ گۆرانی، ئەم بەرهەمە جوانی لێ دروست بوو کە نای کۆڤین و هاوڕێکانێتی. خۆشحاڵە بم بۆی کە توانی بێتم خزمەتێکی بچووک بە مناڵەکانی نەتەوەکەم بگەێنم لە هەموو بوارەکانە، هەم لە کاری هونەری گەورە هەم لە کاری مناڵانە. چکە لە ڕاستیە کاری مناڵان هیچی کەمتر نییە لە کارەکانی کە بگرە ئەبێ زۆر بە وردی هەندێک وردەکاری هەیە لە ئیشی مناڵە، لە گۆرانی مناڵە، لە ئاوازی مناڵە ئەبێ زۆر ڕەچاو بکرێت. بۆ هیوادارم ئەو کارانی کە ئەکرێت زۆر بیلۆ بکەنەوە کە تا چەندێک دەرونیەن بۆ مناڵ لە ڕووی پەروەردەیی و بۆ مناڵ تەندروست و باشە. کۆڤین و هاوڕەکانی بەخۆشی شادومانی ڕۆژێکیان لەبەر دەرگا بە کۆمەڵ لە یەک جێگا. ئەوە چێ بۆ گۆرانیوت؟ دێکان بوو. وەرە مامۆساوان تاکە. کۆڤین و هاوڕەکانی بەخۆشی شادومانی ڕۆژێکیان لەبەر دەرگا بە کۆمەڵ لە یەک جێگا. کۆڤین و هاوڕەکانی بەخۆشی شادومانی ڕۆژێکیان لەبەر دەرگا بە کۆمەڵ لە یەک جێگا. کۆڤین و هاوڕەکانی بەخۆشی شادومانی ڕۆژێکیان لە بەدەرگا بە کۆمەڵ لە یەک جێگا. دۆشێکیان دانابوو لێ دانیشتبوون هەموو سازیاندا بوو لەو شوێنە.
بەجێنا یەکێک بابۆ یەکدایە بێدەنگن لە هەلایە یەکدوانی کامیوامون هەتاکو بڵێ جوامون یەکێکیان مامۆستا بوو قوتابی لاوەستا بوو بژلاوە ئیتر دوای یاریکردین هەموو چون بۆ دەشتین کاتێ ستا ڕاخدا خواردنیش دابشت پێدەنگ و یا هەمێن بۆ چەشتەقڵێ و خواردن بە جوانی دانیشتە بوون لاپاپولا گوڵ دەچوون چون کابێکی نەوژی بوون تابلۆیەکی دڵگی بوون خۆشەویستی واوکار ڕێزی فاکی ناویاری دیاری ماڵا باجێنان لە بەرزیدا بێوێنن سڵاو من بنارم لە ئێستا کاری دەرهێنانی بەرنامەکانی بەشی مناڵانەکەم لە ڕابردووە هەر لە بەشی مناڵان کارم کردووە من لە 2004ەوە هەتاکو 2013 لە بەشی مناڵانی کورسات بووم پێشتر وەکو مامۆستای دانس وەک ئامادەکار وەک ئەوەی کە ئاگام لە مناڵەکان بێت وەک کۆکردنەوەی مناڵەکان وەک زۆر شت لە بەشی مناڵان ئیشم کردووە لە هەندێک جار وەک دەرهێنەر لە ئۆساش هەندێک جار وەکو مۆنتێر یعنی لە هەموو بوارەکانی بەشی مناڵان ئیشم کردووە ئەزمونێکی باشم کۆ کردوتەوە لەگەڵیانە بەشی مناڵان بۆ من دنیایەکی زۆر جیاواز بووە چونکە مناڵ هەر خۆی دنیایەکی جیاوازی هەیە بەڵام کاتێک کە تۆ تێکەڵەبی لەگەڵیانە یعنی دنیاکەی تۆژەوێ بە دنیای ئەوان بۆیە من لە ڕابردووە سوودێکی زۆرم بینیوە لە بەشی مناڵان توانیومە بەهۆی مناڵەکانەوە چەندین شتی تر فێر بم کە نەمزانیوە من پێشتر یا لە تەمەنی مناڵی منان نەبووە کە توانیومە لەوانەوە فێری وەریگرم من لەگەڵ مناڵەکان ئیشم زۆر کردووە یەکێک لەو ئیشانێکە کردمان کە زۆر دەنگیاوە ناو خەڵکە کۆنسێرتێک بوو لە هەولێر کە پێشەوەی بڕۆین بۆ کۆنسێرتەکە چوین سەیرانێکمان کرد لە سەرگەڵ و بەرگەڵ و لەوێ شەڕەئاومان کرد جەوێکی زۆر خۆشمان دروست کرد لەگەڵ مناڵەکان دواتر چوین بۆ هەولێر چەند ڕۆژێک لە هەولێر ماینەوە لێ کۆنسێرتێک بوو کە کۆنسێرتەکە کۆنسێرتێکی جیهانی بوو لێ مناڵەکان شتی زۆر خۆش ڕووی ئالوێ یەکێک لەو شتانەی کە ڕوویە گۆرانی چۆلەکەی ژیر بوو کاتێکە ئەژین لەسەر مەسرح بوو سەرەتای گۆرانێکە وایە کە بێدەنگیەک هەیە لە پڕ ئەژین ئەڵێ ئەها مارێ بە خشکە چی خەڵک لە پێشەوە دانیشت بوو لە هۆڵەکە هەمووی هەستایە سەر پێ ترسان وانزانی بەڕاستی ماری لێ بەس سێرانگە گۆرانیە سەرەتاوا تێگەشتن من ئەو کاتە بۆ زۆربەی کلیپەکان ئەچوم ئامادەکاری مەکرد مناڵم کۆ ئەکردەوە کە مناڵەکان مەیەنا فێری سەمامەکردن بۆ کلیپەکان کە ئەمە لە کاتی خۆیە ڕەنگە بۆ ئێستاش شتێکی جیاواز بوو بۆ کلیپی گۆرانی کوردیانی کاتێک کە سەما هەبێت لە ناو کلیپەکانە ئەجا بە تایبەتی لە ناو گۆرانی مناڵانە چونکە مناڵ خۆی حەزی لە جوڵێ جا کاتێک کە تۆ کلیپێ بکەیت و سەمایتیا بێت بە تاکید مناڵ حەزی لێت یعنی حەزی لەو جوڵێ بۆیە هەست دەکەم ئێمە لە ڕابردووە هیوادارم لە ئێستاشە ینی کۆمەڵێک مناڵمان زۆر بە جوانی پەروەردەکرد کە هەندێشتی جیاوازیان کرد کە هەندێشتی جیاوازیان خستە ناو مناڵانی کەوە کە نەبوو پێشتر لە کوردستانە نەبوو هەڵبەت هەبوو هەر بەڵام لە کوردستانە هەندێک شت نەبوو لە کورساتەوە لە بەشی مناڵانی کورساتەوە چۆن ناو خەڵکەوە خەڵک فێری بوو
بەشی مناڵانی کورسات لە ئێستاە کە جارێکی تر خۆی زیینوو کردوتەوە و دووبارە بۆتەوە بە گوڕوتینێکی کەەوە هاتوۆتەوە پێشەوە مناڵی تازەتر مناڵی ئەم سەردەمە مناڵی جیلی مۆبایل و ئایپاد ڕێگە کاتەوە ئەیخاتەوە سەر ڕێچکەی مناڵی ئەمە کارێکی زۆر گرنگە لە ئێستاە کە بەشی مناڵانی کورسات پێی هەستاوە ئەم بەشە من چاوەڕێەوەی لەکەم کە شتی زۆر جوان ئەکەن کە داهاتوویەکی زۆر ڕوون و داهاتوویەکی باش بۆ مناڵی ئەم سەردەمە دروست دەکەن من خۆم ئێستا لەم بەشە گەشتی ژوتم دەرهێنەری بەرنامەکانم هیوادارم بتوانین لە ئاست ئەم مەسئولیاتەیە بین کە هەڵماگرتووە ئەنجا بە بۆنەی 22مین ساڵیادی کورساتیشەوە پیرۆزبایی لە خۆم لە تەواوی کارمەندانی کورساتەکەم بە تایبەتی بەشی مناڵان چونکە کورسات هەمیشە خزمەتی خەڵکی کردووە و هەر لە خزمەتی خەڵکی شایە بەردەوام کەناڵێکە کە خەڵک لە هەموو شوێنێک ئەتوانێت سەیری کات لە ناو خێزان لە دەرەوە بە تەنیا یعنی هیچ کێشەیەکی نییە چونکە تەواو کەناڵێکی کۆمەڵایەتیە منیش وەک گوڵ و کۆتر لە ئاشتیدا جوانم نامەوێت جارێکی تر وێران بێ نیشتیمانم باخچە و ماڵ و هێلانە بە ئاوەدانی جوانە من بەهەستم نازانم کەستا منتان بیرماوە پێش 18 ساڵ لە گۆرانی چلەک نەرگس بۆ ئاشتی یەکێک بووم لەو مناڵانەی لە گۆرانیە بەشدار بووم ئێستاش دوای 18 ساڵ هاتوومەتەوە هەڵان گۆرانیتان بۆ ئەڵێمەوە لە ڕاستیە ئەو گۆرانیە یەکێک بوو لە چەند گۆرانیە کە بەیەکەوە کۆمەڵێک کچ بووین لەگەڵ مامۆستا شیلان عوسمانە بەیەکەوە گۆرانیەکانمان ئامادە کرد گۆرانی زەنگێدەن ئەوەی کە لە سەری ساڵە هەموو منان دەگەیڵێتەوە گۆرانی چیا و گۆرانی چڵێک نەرگس بۆ ئاشتی و چەند گۆرانیەکی تریش لە ماوەی ئەو چەند ساڵەی 2002 تا 2004 ئەو 1-2 ساڵەیە کۆمەڵی گۆرانیمان تۆمار کرد و تەسویر کرد و لە کەناڵی کورسادا پەخش کرا ئەو کاتە من تەمەنم 8 ساڵ بوو بەشێکمان تەمەنمان هەمووی ئاوالەیەک و نزیک بوو 7 بۆ 8 ساڵ بووین بەشێکیشمان 10 بۆ 11 ساڵ بووین لە کچەکان سەرەتای دەستپێکردنی ئیشەکانمان یەکەم کارکردن لەگەڵ ئەو گروپەیە بەشداریم کرد چونکە ئەوان کۆمەڵێک خوێندکار بوون لە قوتابخانەیەک و مامۆستا شیلان مامۆستای مۆسیقایان بوو دواتر من بەشداریم کرد لەگەڵیانە یەکەم کارمان گۆرانی زەنگێدەن بوو ڕۆژێکی زستانی زۆر سارد چین لە ئەسپەر بۆ هەموو بەفر و سەرمایە تەسویرپان کرد دواتر کە ئەو کارەمان پەخش کرا و هەواداری زۆری هەبوو سەرکەوتنێکی بەرچاوی بینی چەند گۆرانیەکی تریشمان تۆمار کرد ئەوانەی وەکو باسم کرد چ لە نەرگس بۆ ئاشتی دوای ئەوە هات زارۆکێن کوردان یەکێک بوو لە گۆرانیەکانی تر بە زمانی بادینی بوو گۆرانی چیە هەر ئەویش هەر زمانی بادینی بوو یەکێک بوو لە گۆرانیەکان ئەو گۆرانیانی تریشمان بە دوای زەنگێدەنا تۆمار کرد وەکو یادگاری خۆش شتێک کە قەت بیرم ناچێتەوە وەکو مناڵێک منەو کاتە 2003 بوو تازە ڕژەمی سەدام ڕووخا بوو زۆر شت تازە بوو لەم شارەیە شت وردە ئەهاتە ئێرە ئەو ڕۆژەی کە تەسویرەکەمان کرد بۆ نانی نیوەڕۆ وتیان چی بخۆین ئێمەش یعنی وتم ئەوان جەماعەت چی بخۆن هەرەوە داواکەمەوە بەشێک لە مناڵەکان وتیان پیتزا خۆین ئێمەش خۆیاقەت پیتزام نەخواردووە ئەم شتە ئەبێت چی بێ وتم یاڵا منیش پیتزا خۆم ئەو یەکەم جار بوو من پیتزا بخۆم و ئەز بیرمەکە هیچ حەزم لێ نەبوو کاتە دوور لە ئێستا بەس ئەوەیەکێکە لەو یادگاریانی کە قەت لەو ڕۆژەیە بیرم ناچێتەوە کۆمەڵێک یادگاری زۆرمان هەبوو لەگەڵ ئەو گروپەیە بەداخەوە لەگەڵ گەورەبوونا لەگەڵ ئەوەی کە من زیاتر بە خوێندنەوە سەرقاڵ بووم و دوور کەوتمەوە لەیان و ئەو کاتەش وەکو ئێستا پەیوەندیەکان ئاسان نەبوو مۆبایل و سۆشیال میدیا ئەوانە بەردەست نەبوون پەیوەندیم لەگەڵیانە پچڕا تا حەدێک هەرچەنە بەم دوایانەی ئاخیر لە سۆشیال میدیا هەنێکیانم دۆزیەوە بەڵام ئیشەکانمان تەنها ئەوە نەبوو یعنی تر دواتر دوای 2005 و 2006 تر ئیشەکانمان بەداخەوە وەستا و نەمانتوانی بەردەوام بین
کۆلیژی پزیشکی زانکۆی سلێمانی تەواو کردووە ئێستا پزیشکی پایە بڵندی نەخۆشیەکانی مناڵانم لە نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی مناڵان و زۆر خۆشحاڵم کە گەڕامەوە ناو دنیای مناڵان و ئێستا ئەتوانم بە جۆرێکی تر خزمەت بکەم بە مناڵان و هەمیشەش یەکێک بۆ لە هیوایەتەکانم کە من بەردەوام لەگەڵ مناڵە کار بکەم و بەردەوام کارێک بکەم کە خزمەتێک پێشکەشکا بە مناڵان ئێستا گەشتم بۆ ئاواتی کە بە مناڵی خواستومە ئێستا بەخوا بە زیابە لەو ئاواتەیاژی لە ساڵیاتی دامەزراندنی کەناڵی ئاسمانی کورساتە زۆر پیرۆزبایی لە سەرجەم ستاف و کارمەندانەکەم زۆر پیرۆزبایی لە هەموو گەلی کوردەکەم کە یەکێک لە سەرکەوتوترین کەناڵەکانی کوردستانمان لە ساڵی 2000 دامەزراوە بۆ خۆم کورسات ئەو کەناڵە بوو کە خەونەکانی مناڵی نیتیابەتی هات ئەو کەناڵە بوو کە من تیا دەرکەوتمەک و گۆرانی بێش کە من تیا دەرکەوتمەک و مناڵێکی چالاک لە بواری هونەریە و منی ناسان بە هەموو کورد منی ناسان بە زۆربەی مناڵانی کوردستان و هەموو ئەو گۆرانیانش کە من لە ڕێی کورساتەوە بڵاو کراوەوە من تیا بەشدار بووم تا ئێستاش لە بیرەوەری زۆربەی ئەو مناڵانەیە ماوە کە ئێستا هەمویان لە تەمەنی منان و بە ئێستاشەوە مناڵەکانی کە ئێستا لەم سەردەمەیە گوێبیست و بینەری بەرنامەکانی کورساتن بە ئێستاشەوە گۆرانیەکانی ئێمەیان هەر لە یادە و یادیەکەنەوە لە بۆنەکانی قوتابخانەی خۆیانە و لە بۆنەکانی باخچەی ساوایانی خۆیانە دووبارەیەکەنەوە چەند جاریش لە من ڕوویاوە یعنی ڕەفیق و برادەرەکانم کە ئێستا دادەی باخچەی ساوایانەکانن مامۆستای قوتابخانەکانن گرتە ڤیدیۆی ئەو مناڵانەی ئەو خوێندکارانی خۆیان بۆ ئەنێرنەوە کە گۆرانیەکان ئەڵێنەوە لەسەر زمان و زۆر بە جۆش و خۆشەوە ئێڵێنەوە و وەکو شتێک زۆر بە جوانی لە بەریانە بۆ من کورسات ئەم بیرۆری لە منا دروست کرد بۆ من کورسات ئەم دەرکەوتنەی منی کردە ڕاستی زۆر سپاسیانەکەم زەنگ لێدەن وا سەری ساڵە خۆشیە ئاهەنگی گەورە مناڵە چەپڵە و گۆرانی هات ساڵێکی نوێ با هەموو پێکاوە بڵێن بەخێر بێ چەپڵە و گۆرانی هات ساڵێکی نوێ با هەموو پێکاوە بڵێن بەخێر بێ زەنگ لێدەن وا سەری ساڵە خۆشیە ئاهەنگی گەورە و مناڵە زەنگ لێدەن وا سەری ساڵە خۆشیە ئاهەنگی گەورە و مناڵە من تەوارم لە ئێستا پێشکەشکاری مای مناڵانم هاوڕێکەی زیتەڵم پێشتر بە مناڵی هاوڕێی گورجوگۆڵ بووم گورجوگۆڵی باوکی یادگاری زۆر خۆشمان هەیە لەگەڵ گورجوگۆڵ پێم خۆشەکە ئێستا زیتەڵەش گەورە بوو دووبارە کارەکاتەوە بۆ مناڵەکان پێکەوە دەستمان پێکردووە بۆ ئیشە باسی مناڵی خۆم کەم سەردەمێکی زۆر خۆش و تایبەت بوو
لەبەرەوەی کە کۆمەڵێک هاوڕێی زۆر بەهرەمەندمان ناسی و ئێستاش کە هاوڕێن هەمومان پێکەوە سەیرانمانە کرد کۆنسرتمانە کرد پێکەوە کە چەندین کۆنسرت و ڤیستیڤالمان هەمومان پێکەوە بەڕێ کردووە. ئەو کاتە من نۆ گۆرانیم هەبوو نۆ کلیپ کە گۆرانەکان سەرەتا تۆمارمانە کرد سۆتمان وەرەگیرا و دواتر بیرمە لەسەر سیدی وەرمانەگر سیدیەکیان ئاینێ دەنگی خۆیان بوو دواتر لەسەر و دەنگە لە ماڵەوە ئەبواە ڕاهێنانمان کردایە بمان وتایە بە شێوازی کە چۆن وتراوە دواتر سەوتەکانمان تۆمان دەکرا و ئەنجامان کرد بە کلیپ. کلیپەکانیش زۆر خۆش و تایبەت بوون کە تا ئێستا بە خۆشحاڵیەوە ماوەتەوە. لەگەڵ مناڵەکانیش کە سەفەرمانە کرد بەیانیان زوو هەڵەسان پێکەوە ڕۆشتین دواتریش چەند ڕۆژێک گەماینەوە و لەوێ ڤیستیڤاڵەکانمان بەڕێە کرد. اینجا ئەو کاتە یادگاری خۆش کە بیرم مابێت یادگارێکی تۆزێ ناخۆشم بیرە زۆر خۆش نییە کاتی ڤیستیڤاڵی هەولێر بوو کە ڕۆشتین شەوەکەی هەمومان کۆ ببووینەوە قسەمانە کرد لە پڕێکا من کچەکانم بینی ئاوایان لێ هاو وابزانی سرم گێژە خوا دوای سێرم کرد بوومە لەرزێ ئەو شەو بوومە لەرزە بوو ئیتر هەمووی هات و هاوار و یەکی وت بڕۆ سووچ باشە یەکی وت ئاگاو لە خۆ بێ ئیتر باش بوو دوایی هیچمان لێ نەهاو. سەردەمێکی زۆر خۆش بوو کە شتەکانمان بیرەکەوێتەوە هەمومان پێکەنین کە لەگەڵ یەکاب گەورە بووین و باسیەکەین و یادگاریەکی زۆر تایبەتە بۆمان. بیریشمە من ئەو کاتە ڕیکلامم هەبوو ڕیکلامی کارتۆنەکانمە کرد ئیتر کە ڕێکلامەکەش تەواو بوو دیاریان ئاینێ لەو حەیەک بێ بووکەڵەیەک بێ هەرچیەک بێ. جا چی ترتان بۆ باسکەم یادگارێکی هەزەریشم بیرەی خۆم کە مناڵ بووم لە شەشی سەرەتایی بووم ئەو کاتە گۆرانیەکم هەبوو بە ناوی پەیکەرتاش ئیتر بەیانەکەی ڕۆشتم کلیپی بۆ بکەم دەوامەکەم بەیانیان بوو کە دەوامەکەم تاوا بوو 12 تاوا بوو 11 بوو هاتمەوە لە کلیپەکە خۆم گۆڕیوتم هەرە ڕۆم بۆ مەکتەب دایکمتی بۆ ئەڕۆی خۆ دەوام تاوا بۆ ئەوانە ئیتر وتم هەرە بێ بڕۆم ڕۆژمە ژوورە مامساوتی تەوارەوە بۆچی ئێستا هاتوویەوە دەوام تاوا بوو ئەمانە ئیتر منیش لەناو هەموو مناڵەکانم پۆزم دەیاوتم لە کلیپ بوو مامساوتی کلیپە هەبووتم مەرەوەڵا گۆرانی بێژم و کلیپمە بوو تر زۆر خۆش بوو لەناو مناڵەکانە هەستە کرد تایبەتمەندیەکە هەیە کە ئەوت کلیپم هەیە و گۆرانیم هەیە و کارەکەم بۆ مناڵەکان کە بە ئێستش بە خۆشحاڵیەوە لەگەڵ زیتەڵە یا دووبارە کارەکەینەوە بۆ ئەوەی کە گۆرانی و یادگاری جوان بۆ مناڵەکان تۆمار بکەین. ڕێزلێنانێکیشم هێناوە حەزم کرد هەر پیشانتان بم ئەما کە نووسراوە تەوارگیان سپاس بۆ بەشداریکردنت لە کۆنسرت و گۆرانی و سەمای بەشی مناڵانی کورسات کە هاوینی 2010 لە شاری سلێمانی بەڕێوەچوو سپاس بۆ هەوڵوماندبوونەکانت کە ئەمەش درا بە هەموو هاوڕێکانم کە لەگەڵ منابوون ڕێزلێنانێک بوو لەگەڵ دیارەک بووکەڵەیەک بوو وابزانم بیرمە بیریشم نەچێ هەمومان کارتێکمان هەبوو کە ناوی خۆمانی لەسەر بوو لەگەڵ وێنەیەک ئیتر بۆ ئاهاتینە ژوورە و بۆ بەشداریمانە کرد لە کۆنسرتەکان کە یانوت ئێوە کێ نەمانوت لەگەڵ گروپی ماوەی مناڵانی کورساتین تر کارتەکەمان پیشانەیان نەمانوت ئێمە ئەو گروپین. کە تۆزێک گەورە بووم چوومە پۆلی 89 لەگەڵ مناڵەکانە هەنێکمان دووبارە کۆبووینەوە ئەو کاتە مامۆستایەکی کۆڵۆمبی هاتە بوو بە ناوی مامۆستا هێنری بیرمەکە تۆزێک کوردیە زانی کە ئەیوت چۆنن تۆزێک ئەیوت چۆن ها زمانی زۆر خۆش بوو کە قسەی لەگەڵە کردین ئیتر هەمومان دانسی کۆڵۆمبی فێر بووین کە ئەزیەکمان هەبوو تەنورێک بوو زۆر درێژ بوو ئیتراوە تەمرین و سەمامان پێکرد ئەو یادگاریش زۆر خۆش بوو کە ماومە بیری ئەوەشمیە بە ئەوەشم بیر نەچێت باسیکەم کە ڕاهێنانمانە کرد و مامسا بنار تەمرینی پێکردین دایمەن شەڕ بوو لەسەرەوەی کێ بەشداریەکە خاستن لە گروپی گۆرانی خلیسکانە و هەورەکان ئیتر کۆبووینەوە ئەوی تۆ بەشداری کردووە تۆ بەشداری کردووە ئیتر جاری وا بوو کێکی ئەیوت تۆ بەشدار نابی مامسا بنار پێوت دەستێکرد بە گریانەیوت من حەزەکەم بەشداری بکەم ئیتر یادگارێکی زۆر خۆش بوو بۆ هەمومان بە هیوای ئەوەم کە
مناڵەکان ئێستش دایک و باوکیان هانیان بن بۆ ئەوەی کە بەشداری بکەن لە ئەو چالاکیانەی مناڵان کە لە تەمەنی خۆیانە چونکە کە گەورە بن ئەبێ بە یادگارێکی زۆر تایبەت بۆیان بە هیوای ئەوەم کە ئێستەش من و زیتەڵە بتوانین لەگەڵ ستافە جوانەکەی کورساتە کۆمەڵێک یادگاری و کاری زۆر زۆر باش کە وەکو پێشتر کراوە بە باشتر و بە جوانتر بیکەین بۆ مناڵەکان بە هیوای سەرکەوتن بۆ هەموو مناڵە ئازیزەکان لە هەر شار و شارۆچکەیەکن و زۆر سپاس. پاڵا هەورێکی سپی لە ناوەڕاستی ئەسمان پاڵا هەورێکی سپی لە ناوەڕاستی ئەسمان لەگەڵ بایاری ئەکا دوورە لە کۆی ئەورەکان لەسەر لە پاڵ کەوتووە هەر خاریکە بە باوێشک لە پڕشێوە ئەگۆڕێ خۆیاکە بە یەکەروێشک لەسەر لە پاڵ کەوتووە هەر خاریکە بە باوێشک لە پڕشێوە ئەگۆڕێ خۆیاکە بە یەکەروێشک پۆلێ مناڵ بەڕێوەن هەموو میوە نی ئێوەن پۆلێ مناڵ بەڕێوەن هەموو میوە نی ئێوەن دەدوێن بەزما نی کوردی کوردن ناتە وەی ئێوەن ئاڵایان سوور و زەردا سەوز و سپین بێگەر لە ئاڵایان کورد دستانە نیشتیمانەکەی کوردە ئاڵایان کورد دستانە نیشتیمانەکەی کوردە گەر ژیانم بڕەخ نەبێ باور بەخۆبوونم نابێ گەر گاڵتەشم پێ بکرێ کەسایەتیم شەرمن ئەبێ نابێ 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 کەشی پڕ لە توند و تیژی لە ئاشتیش زۆر دوورم ئەکا ئەگەر بێت و بم ترسێنن ئەوە ترسنۆکم ئەکا ئەی کاتژمێری هاوڕێم ئەی کاتژمێری هاوڕێم لە ژوور سەرمدا دەنێم ماندووی خوێندنم باشە و ئەبێ زوو هەستم لەخەو بەرابەیان بەر لەوەی هەتاو بژێنێ خەندەی زڕە و قەقات گەرم کە لە گۆڵی خەو گەرم کە زڕە و قەقات گەرم کە لە گۆڵی خەو گەرم کە مناڵان تامم بێکەن لەشتان پڕ ڤیتامیکەن مناڵان تامم بێکەن لەشتان پڕ ڤیتامیکەن هەموو وەرزی میوانم چاوەڕێی مناڵانم هەموو وەرزی میوانم چاوەڕێی مناڵانم گەڕام سەران سەری زەوی پشکنیم زۆر لوتکەونەوی گەڕام سەران سەری زەوی پشکنیم زۆر لوتکەونەوی نەمنی شوێنێ خۆش و جوان دڵگیر بێ وەک نیشتیمان نەمنی شوێنێ خۆش و جوان دڵگیر بێ وەک نیشتیمان سروشتم ڕەنگە ڕەنگە پڕاوەز و ئاهەنگە تێکراوەتەم کۆنیایە زۆر دەنگی خۆشی تایە بۆ هەلا هەنگاودانێ سۆلۆی دەنگێ دێتە گوێ ئاژی چەند خوڕەیکانی مۆزیکایە و گۆرانی مۆزیکایە و گۆرانی ئەم کاتتان باش من ناوم لەنیایە ئەندازیاری شارستانی و لە ئێستا خوێندکاری ماستەرم
یەکێک بووم لە بەشداربووەکانی ماوەی مناڵانی کورتسات لە ساڵی 2005 بەشداریم کرد. ئەو کاتە کۆمەڵێک گۆرانی و کلیپی جوانمان تۆمار کرد کە ئێستا بۆ بە یادگارێکی جوان لای هەموو مناڵێک کە ئەو کاتە لە تەمەنی خۆمان نابووین. ئەو گۆرانیانی من تیا بەشدار بووم بریتی بوو لە ئاوێنە خلیسکانەیە هەورەکان چۆلەکەی ژیر. چۆلەکەی ژیر لە هەمووی زیاتر تەسۆڕەکەم دڵنیابێتەوە چکە ڕۆژانە ئەڤینیندا ئەنرێتەوە لە چەنەها پێی جوشت. هیوادارم هەموو مناڵێک ئەو چانسەی هەبێت کە بتوانێت بەشدار بێت لە بەرنمەیەکی ئاوایەوە. زۆر خۆشحاڵم کە دیسان دووبارە مای مناڵانی کورتسات گەڕاوەتەوە ئەم بەرنامە جوانانە پێشکەشەکەن ئێستا. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و زۆر ڕۆژانێکی خۆشمان بەسەر بردووە ئێمە بەڕاستی. ئەو کاتە چەنەها شوێنان ئەچوین کۆنسرتمان ئەکرد نەک بەس لە ناو سلێمانیا لە هەولێر لە شوێنەکانی تر و کۆمەڵێک مناڵی زۆر متابعیان نەکردین ئەو کاتە. ئێمە کۆمەڵێک هاوڕێ بوون بەیەکەوە. ئێستا ئەکیدم هەمووی مەکتەب و جامیعە و شتیان تاوا کردووە و هەریەکە مەشغوڵی ژلانێ ژیانی خۆی بێ یان هەریەکە لە بوارێکی خۆیان ئیش ئەکات. هیوای سەرکەوتن بە هەمویان نەخوازم و پێم خۆش بوو لەم بەرنامەیە دووبارە هەمویان ببینمەوە هەمویان بەشداریان بکردایە. بەڵام دیارە هەر یەکیان بەهۆی زروفی تایبەتی خۆیانەوە نەیانتوانیوە ئامادە بن دووبارە سەرکەوتوو بن. ئەم کاتتان باش. من کۆژین هاوژین دانیشتووی شاری سلێمانیم. زانکۆی سلێمانیم تەواو کردووە بەشی ماتماتیک مامۆسای بیرکاریم و لە ئێستای میوزیسیانم ئامینێکی بۆر دەژەنم. یەکێم لە بەشداربووانی بەشی مناڵانی کورسات کە ئەو وەختە بە سەما و بە گۆرانی بەشداریمانە کرد. جێگەی شانازیە کە من ئێستا ئەمڕۆ بە خزمەت دێواگەمەوە لێرە بەشدارم و یادگاریشی جوانمان بەجێهێشتووە لەم کەناڵەوە. ئێستا کە هاوڕێکانمە بینەوە هەموو یادگاریانم بیرەکەوێتەوە. لێرە چەندین یادگاری جوانمان بە بەرهەم و بە یادگاری لە هزری خۆمانە بەجێهێشت کە کەوای کرد جیاواز بین لە مناڵانی تر کە کەناڵی کورسات بوو بۆ دەستگایی کە ئێمە وەکو چەند ئەستێرێک لە وڵاتەکەمانە دەرکەوین و لە زال هەتاکو ئەم دەقەیە من ئەچمە هەر شوێنیان هاسرێمەوە و هیوادارم هەموو مناڵانی کورد هەموو دایک و باوکێک وەکو چۆن ئەو سەردەم بۆ ئێمە فراهەم کراوە کە ئێرە دەرگایەکی واڵاوە بۆ هەموو هونەرمەندان کە ئێستا بەم پیشەی ئێستاشمەوە هەر دەرگاوەڵایە بۆ ئێمە چکە کورسات ماڵی هەمووانە. هیوادارم ڕێگری نەکرێت لە هیچ بەهرێکی مناڵێ چکە هونەر شتێکی جوانە بە تاالەنتی
هوەری زۆر شتێکی جوانە وەکو تەلمێکی ژیانە وەکو ڕۆشناییەکە چۆن ئەکسسوارێک بەکارێنێ لەلایەن ئافرەتەوە و بگرە زیاتریشە چکە فەن شتێکە تەواوبوونی نییە. بۆیە سوپاسی هەموو ئەوانە ئەەکەم کە بوونە هۆیەوەی کە ئێمە دەرکەوین و سوپاسی هەموو ئەوانە ئەەکەم کە لەگەڵمانە ماندوو بوون، مامۆساکانی سەمامان، مامۆسا بڕوا، مامۆسا بنار، کاک فوات، مەهێنخان، خوێنەخان، ئەمانە هەموو هاوکارمان بوون. برایانی بەشی تەسویر کە کامێرەمان کە هەرمیان هاوکارمان بوون، ئێستا ژیان بینینەوە. یەکێ لەو شتە خۆشانەی کە بە سەرما هات، ئەو وەختە خوێنکار بووم لە ناوەندی بووم، لە دوان ناوەندی لە ناوەندی بووم، لە ناوەندی بووم. هەموو ڕۆژێ لە کۆڵانێکەوە هاتوو چۆمەگر بۆی بچم بۆ مەکتەب و بێمەوە. تومەسم پاسێک تەلەبە، ئەو وەختە تەلەبە تازە پاس و شدات، پاس پڕ بوو لە تەلەبە و ئەگادارن تومەسم دیقەتی منیان ناوە من لێەوە هاتو چۆکەم. یەکەم ڕۆژ گوێم لە ورتە ورتێ بوو، چەند ڕۆژی سەری سێم ڕۆژ بوو یا چوارەم ڕۆژ بوو، دانەیەکیان بانگی کردم. ئەوە ڕمایەوە کە زانیان منم هەمووی ئاوای لێ هاو. بۆ سەری پێنجەم ڕۆژ کە هاتن هەمووی ئاهامارێ بەخشکە هەمووی کۆژین کۆژین، من ژەر حەبەزا بوو نەمەزانی مەسەلەکەچ. دوایی بیرم کردم منە ناسن، بۆ سەری شەشەم ڕۆژ ئاوم بۆ کردن پازەکە هەموو یایە قریشکە. ئەوەیشی بوو لە یادگاری خۆشەکان. بەڵام یادگارەکانی ترمان هەمووی تۆمار کراوە لە ئەرشیفی کورساتە هەیە کە چکە نەیانێشی شتێکمان لێرە بەفی ڕۆبڕوا بەشی مناڵانی کورسات ئەتوانن هەمووتان لە ئەرشیفی کورساتە سێریکەنەوە داژە بەزێت. بەڵام ئەوەی خۆشە کە ئێستا مەسەلا هەندێکمان لە هاوڕێکانمان ژیانیان سەرگیریان پێگەینەوە واش لەگەڵیانە هاوڕێین و پەیوەندیمان هەیە و ئەو بازنە جوانە هەر ماوە لە ڕێز و حورمەت و خۆشەویستی و لە خوشک و برایەتیە و ئاگامان لە یەکتریە. بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی کەناڵی کورساتەوە پیرۆزبایشی گەرم ئاراستەی هەموو کارمەندەکان یەکەم چکە یەکەم کەناڵی کوردی بوو کە بەخشی ئینتەرناشناڵی کرد و جێی شانازیە لەبەرەوەی من وەکو خۆم کەناڵێکە کە ئەتوانم لە ماڵەوە سێریکەم، کە میوانم هەبێ سێریکەم، کە مناڵم هەبێ سێریکە. مناڵەکانم ئەگەر خۆشم لێنە بم پەروەردەیەکی جوانی هەیە، وەکو چۆن خۆم پەروەردەی دەستێرم و هەمیشە ماڵی هونەرمەندان و هونەردۆستان و دەرخستنی بەهرەکانی گەنجان بووە، چکە چەندها هاوڕێم هەیە کە لێرەوە دەرکەوتون و بوون بە سوپەرستاری کوردستان لەم لاسەیە. هیوای هەموو شتە جوانەکان بۆ کورسا دەبەخشم. ئەخوازم چکە لە هەموو بوارێک لە هەموو سێکتەرێکەوە ئیشی لەسەر کۆمەلگا کردووە و هیوادارم وەکو جاران و لە جاران ئەکتیڤتر بەشی مناڵان ئەکتیڤ بێتەوە، چۆن ئێسەی بینم سەرەتاکانی بینم بەرەو باشتر بڕوات و جگە لە ئێمە پێویستە هەموو کاتێک مناڵە جوانە بەهرەدارەکان بێتە سەر ساحەچکار بۆ ئێمە نامێنێ. هیوای جوانی و سەرکەوتنی تر بۆ کەناڵی کورسات و هەمیشە لە یەکەم بوونە. نفتي عبو مالا باوتي
لە چوار پەلمی نەوی تووڕمیدایە سەر زەوی ئێستا ئەزانم کێم بەفرم دەزیوم ناتوانم هەڵفڕم بەفرم دەزیوم ناتوانم هەڵفڕم چۆنن بن ساڤۆ ئاسۆ گۆرانی پێش بووم لە بەشی مناڵانی کورسات بەشدار بووم بە گۆرانەکانی چاویلکەی نەنا گوڵەباخ پاکوخایانی ئەمە ئەتوان بڵێم وەکو گۆرانی تەنیایی خۆم و بەشدار بووم لە کۆرسا لە گۆرانی کەرکووک و سەمای چۆلەکەی ژیر ئەتوانم باسی ئەوە بکەم کە بەشی مناڵانی کورسات ماڵی دووەمی ئێمە بوو بەڕاستی یعنی ئەزمونێکی زۆر زۆر جوان بوو بۆ ئێمە زۆر شتی لێوە فێر بووین بەڕاستی وای لێ کردین کە زۆر خۆراگر بین لەسەر پێی خۆمان بۆستین سیقێکی تاوەتی بە خۆمان دروست بکەین لە هەموو شتێک ئەتوانم باسیەوە بکەم کە بەسیترینیان ئەو بوو کە ئێمە تەمەنێکی بچووکمان هەبوو سەفەرمان کرد و کۆنسێرتمان هەبوو بۆ هەولێر بۆ یەکەم جار بۆ تەوام بڵێم زۆری نەمان لە دایک و باوکمان دوور کەوتینەوەنە کۆنسێرتێکی زۆر جوانمان پێشکەش کرد کە لە هەموو وڵاتانی ترەوانێ مناڵی تر بەشدار بوون ئێمە پلێکی باشمان بەدەستێنە ئەنجامێکی باشمان هەبوو لە ئەخیری کۆنسێرتەکەیە زۆر یادگاری خۆشمانەیە توانم باسیەوە بکەم یەکێک لە یادگاریەکانمان ئەوە بوو کە شەوان زۆر بە زووی ئەبێ بنوین لەبەروی بەیانیان پازیە بە دوامانە و ساقی پاسەکەمان کاک عەبدوڕەحمان بوو ئەوە زۆر بە سەریعی خۆمان حازر بکەین بەیانیان حازر بە زووی بڕۆین ناو پاسەکەەوە لەبەروی کە عەبدوڕەحمان لێمان تۆڕە نەبە بیرمە ڕۆژێکیان زۆر بە سەریعی ڕام کرد لە ماڵێک پێش ئێمە وەستا بوو لێ تێکچوو بوو یعنی ما بڵێن نەهاتوە ڕێک بەردەی ماڵی منیش لە بەردەی ماڵی خۆمانە چاوەڕمە کرد کەچی کە سەرکەوت مێشتاوی تۆ دوا کەوتویت ئەوە کاک عەبدوڕەحمان من دوا نەگەوتم تۆ شوێنەکە و غەڵەت بووە کە لێ وەستایی ئیتر دوایە چوین مناڵەکانمان کۆ کردەوانێ و بەیانیانە هاتین بۆ دەستگای کورسات کە زۆر بە جوانی پرۆڤەمانە کرد لە کاتژمێر یەک کاتی نانخواردنی نیۆڕۆمان بوو زۆر بە سەریعە هاتینە خوارەوانێ و ئەبووە سەرەوە بگرتایە بۆ نانخواردن هیوایەتمان برنج و فاسۆلیاکەی کورسات بوو دوو نەعشلەمان هەبوو لە شلەی فاسۆلیاکە زۆر بە زووینە ئەمە یعنی خۆمان بزوو بچینە خوارەوە بۆی فرێش لەی فاسۆلیاکە بکەوین بەڕاستیکێک بوو لە یادگارە زۆر زۆر خۆشەکان زۆر تەنزیم بووین یعنی شەوان زوو بن و بەیانیان زوو وەستە لە کاتی خۆیان نام بخۆ هیوادارم هەموو مناڵێکی ئێستا ئەو ڕێچکەیە کە ئێمە هەمان بوو ئەو ڕێچکەیە بگرنە بەر ئێمە چەند مناڵێک بووین کە مۆبایلمان نەبوو ئایپادمان نەبوو هیچ سۆشیال میدیایەکمان نەبوو ئەگەر سەفەرێکمان بکردایە سەیرانێکمان بکردایە کە سوکارمان تەلەفۆنی بۆ مامۆستاکانە کرد لەبەرەوەی خۆمان هیچ مۆبایلێکمان پێ نەبوو هیوادارم مناڵی ئێستاش بگەن ئەو ئاستەی کە تەمەنێک بەڕێ بکەن ئەنج ئەو شتانیانە بێت چونکە هەر پێی ئەگەن ئەمە باسی ئوتێلەکە بکەم کە شەوان هەمومان ڕێک لە خوشکە چوین بەیەکەوە زوو ئەچونێ ناو جێگەوانێ بەحساب بخەوین بەڵام لە خۆشی یەکتری و قسەکردنی کچانەمان هەتا درەنانێک بەخەبەرە بووین بۆ بەیانی کە هەڵەساین بەردەمی ئاەنەکان بەرنە ئەکەوت لای دەست شۆرەکان بەرنە ئەکەوت یعنی بەڕاستی یادگارێکی زۆر زۆر خۆش بوو بۆ ئێمە هەمووی پاڵی بۆ ناوێت با من قژم چاکەم با من خۆم بگۆڕم یعنی یادگارێکی زۆر خۆش بوو یارمەتی یەکتریمانەیە ئەو قژی ئەویە کرد بە پرچ ئەو قژی ئەوی چا ئەکرد یارمەتی ئەیە لە خۆگۆڕینە لەبەرەوەی بەڕاستی تەمەنێکی مناڵمانە بوو هەمومان لە ئاستی یەکا بوو تەمەنەکانمان فەرقێکی وامان نەبوو ئەمێ باسی شتێک بکەم یەکێک لە یادگاری ناو کۆنسێرتەکە کە چەند دقەیەک پێش بچینە سەر مەسرح ئەوە بوو کە ئەمە ئاخر کۆنسێرتمانە ئەماوی زۆر بە جوایی دەرکەین هەستمانە کرد کە ئیتر تەمەنەکەمان تۆزێک بەرەو گەورە بوونە ڕوات
تقریبا ئەتوان بڵم مکاجێکی کاڵمان کرد ئەنجا قژمان داریەکە و کێکە خاوی کردەوەی کێک بەلولی داینابوو دواتر کە هاتین کاک فواد وتی کەستان وهی ناچنە سەر مەسرح وتمان بۆ وتی ئەمە چییە هەمووتان زۆر بە گەورەی دەرەکەون بڕۆن قشتان یەڵە هەمووتان بیکەن بە دوو کلکی ئێمەش هەسمانە کرد گەورە بووین یعنی هەسمانە کرد شتە بۆ ئێمە تۆزێک زەقە بە والحاصل والله لە ئەخیرا هەموو قژمان کرد بە دوانی و ڕۆشتین و بەڕاستی ئەتوان بڵێم مناڵانی سلەیمانی و مناڵانی دەستگای کورسات بەشی مناڵانی کورسات لە هەمووی جوانتر بوو یعنی زۆر دیار بووین بە ئێستاشەوە کە خەڵک ئەمان بینێت ئەمان ناسێتەوانە ئەتوان بڵێم ئەو ساڵی کە ئێمە ئەو شتەمان پێشکەش کرد لە هیچ شتێک لە یەک کەناڵی ترا ئەو ئەزمونە نەبوو بەڕاستی غەڵەت نەبووم کاژمێر 5 ماوەی مناڵان پێشکەشەکرای ینی لە بینی ئەوە یەکێک لە گۆرانەکانی ئەو بەشەی ئێمە لە بەرنامەکانە دائەنرای ینی دائەنیشتین مناڵانی ڕەفیقی خۆشمان دائەنیش لە کاژمێر 5 ئەبێ ئێمە دانیشین ینی سیرکین لەبەروی فلانە گۆرانیەکە ئەزمونێکی زۆر جوان بوو هیوادارم دایک و باوکی ئێستا ڕێگری نەکەن لە مناڵەکانیان ئەمە ئەزمونێکی جوانە کە هەیان بێت لە گەورەیەتوان زۆر شانازی پێوە بکەن دوورکەونەوانێت لە سۆشیال میدیاکان لەبەرەوەی عالەمی مناڵی خۆیان بژین یعنی بەلای منەوانێ ئەو زۆر شتێکی جوانتر ئەبێت بەلای منەوە گە ڕێگری لەوە بکرێت نەک ڕێگری لەوە بکرێت کە بێنە سەر شاشە دەرکەون و گۆرانێکی مناڵان پێشکەشەکەن لە لای ئەزانیت کە لە لای چ مامۆستایەکە لە چ شوێنێکە و ئەمە پیرۆزبایی یادی دامەزرانی کورسات بکەم و پیرۆزبایی سەری ساڵی نوێتان لێ بکەم و ئیشەڵڵا ساڵێکی زۆر خۆشە پێ بۆ هەموو میلەتەکەمان و مناڵان زیاتر بەرەو پێشەوە بڕۆن و دەستگای کورسات ئیشەڵڵا بەرنامەی زۆر جوانترێ بێ بۆ مناڵان و ئەمانێ بگەڕێنەوە بۆ 2009 و 2010 و ئەو خەورانی کە خۆمان هەمان بوو لە ئێستای مناڵانی تریش پێی بگەن هیچم نەماوە و ئیشەڵڵا هەر سەرکەوتووە بن. یەک دوو ڕۆژەکانێکی شیرینم بێدەنگە و تۆزێ خەمگینەی بینم پێشەم دوو ڕۆژە هەر قسە خۆش بوو لام سەیرە بۆچی قەت ئاوا نەبوو پرسیم نانەکان دڵم لالاتە بۆ وای با قوربان پێکانی ناکە چیرۆکەکانت دەستان و مەتاڵ و قسە خۆشەکانت نیتە دوو ڕۆژە هەر بەلانی کەم وەکو جاران با زۆر بیریان ناکەم وەکو جاران با زۆر بیریان ناکەم جوانی تۆ گوڵە باخەکەم بۆن خۆشی ڕەمپەمە یەکەم جوانی تۆ گوڵە باخەکەم بۆن خۆشی ڕەمپەمە یەکەم هەمووی هەر بە تۆ جوانە خانوەکە و حەوشە و باخەکەم هەمووی هەر بە تۆ جوانە خانوەکە و حەوشە و باخەکەم بێدەڵێم هاوڕێ ئەمڕۆ کەچیم کرد گۆرەوێکانم لە قاچم دەرکرد بێدەڵێم هاوڕێ ئەمڕۆ کەچیم کرد گۆرەوێکانم لە قاچم دەرکرد کە زانیم تۆزێ زەرد و بۆر بووە لە ڕەنگی ڕۆژی یەکەم دەرچووە لە ڕەنگی ڕۆژی یەکەم دەرچووە سڵاو من نارینم خوێندکارم پێشتر لە بەش مناڵانی کورسات بووم لە 2006 کلیپی پێچەوانم هەیە لە 2013 کلیپی فیلم دەرکردووە لە کۆنسەرتە بەشداریم کردووە و دڵنیام کە زۆربەی ئەم ئیشانەکە کردومانە لە بەشی مناڵانی کورساتە هەمووی وەکو یادگاریێک ئێستا ماوەتەوە لە ناو جیلی ئەو کاتە و جیلی ئێستاش هەمووی بیرێتی و هەموو ینی زۆربەیان یادگاریان پێوە هەیە و هەروەها
مناڵی ئەو کاتە مناڵی بەشی مناڵانی کورسات و ئەو جیلا زۆر فەرقیان هەبوو جیاواز من لە مناڵی ئێستا لەو کاتێ تەمەنیشمان هێشتا گەورەتر بووین وەکو 15 ساڵ و 16 ساڵ هەروە بووین بەس هەر عەقڵێکی مناڵی و هەر وەکو مناڵی خۆمان تەسەڕوفاتمان کردووە دایما خەریکاری هونەری بووین دایما خەریکانی چالاکیمان هەبوو و هەروەها زۆر دڵخۆشم کە من ئەو یادگاریە جوانانم هەیە کە لە بەشی مناڵانی کورسات و تا ئێستا شانازیشی پێوە کەم کە ئەو کارانم هەیە لەوێ هێشتا شەر مناڵی ئێستا ئەبینم کە باسی گۆرانەکان ئەکرێتەوە یان شتێک گۆرانەکان ئەڵێنەوە و باسیەکەن ئەڵێن چەند خۆش بۆ کاتە کە ئەو گۆرانیانە وتراوە و هەموو گەورە و بچووکیش بە دیارەوە دانیشتون بە دیار بەش مناڵانی کورساتەوە دانیشتون ئێمە کۆنسرتێکمان کرد هی بەشی مناڵانی کورسات بوو هەنی تەسەوەری ئەو هەموو خەڵکەمان نەئەکرد هەنی ئەوەنە خەڵک هاتبوو لە پشتی دریەکانی شەوە هەر وەستا بوون بە گوێیان نەگرت لە کەسەکان و هەن چاوەڕیانەکە کە بەز بڕۆنە دەرەوە و گوێ بگرنەوە لەو ئەوانە زۆر خۆش بوو بۆ ئێمە شانازی پێوەکەم و هەروەها بۆ بە ئەو کاتی کە من ئیشم کردووە بۆ بەنی بەهرێک لە منە ئێستا شەر حەزم لێتی لە بەشی شانۆ گۆرانی وتن و ئەو بەشانەیەک لە بەشی ڕاگەاندرا پێش ئەوەی کە بڵێم ئەبێ حەزەکەم دایک و باوک ڕێگریان لەلەکە حەزەکەم مناڵەکان خۆیان بچن بە دوای کاری مناڵانەیە دوای کاری مناڵانە بکەون دوای حەز و ئارەزوەکانیان بکەون دوورکەونە لە تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا و ئەمانە کاری مناڵ نییە ئەنی مناڵی تەمەنی زۆر مناڵ گەورەی کردوون ئەنی هات تەسەڕوفاتەکەن کە زۆر گەورەن ئامۆژگاری دایک و باوکانی شەکەم کە بهێڵن مهنەی خۆیان دەربڕن کە بزان شارەزایان لە چ شتێکە هەیە پشگیریان بکەن ئەوە هەوڵ بن بچن بۆ ئەو شتێک کە خۆیان پەهریان تێ هەیە ئەو پەرەی پێبن بۆ دوای سەرکەوتن ئەو حەزم هەروەکو ئەو ئەوەڵجار وا بووە کە پێشتر هاتوون بۆ کورسات بە چ ئێنەرژیەکەوە هاتوون بۆ کورسات ئێستاش هەرو حەزم تایەتی ئەگەر داواشم لێ بکرێتەوە 1000 جار بە بەبیرکردنەوە بەشداریەکە بووم تۆی زانی ئەم شتانە وەک من بڵێ پێچەوانە تۆی زانی ئەم شتانە وەک من بڵێ پێچەوانە سارد و گەرم ڕاق و نەرم خراپ و چاک پیس لەگەڵ پاک خراپ و چاک پیس لەگەڵ پاک زانە و نەزان گران هەرزان ئەی قوتابی گە نەزانی هەندێک بڵێ لەم شتانە پێڵێن پێچەوانە تۆی زانی ئەم شتانە وەک من بڵێ پێچەوانە تۆی زانی ئەم شتانە وەک من بڵێ پێچەوانە سارد و گەرم ڕاق و نەرم خراپ و چاک پیس لەگەڵ پاک خراپ و چاک پیس لەگەڵ پاک زانە و نەزان گران هەرزان ئەی قوتابی گە نەزانی هەندێک بڵێ لەم شتانە پێڵێن پێچەوانە Lepiej ze Skolana, chapasy
سڵاو چۆنن هاوڕێیان من ناوم ترێ دلێرە من تەمەنم ئێستا 20 ساڵە و دەرچی بەشی دەرمانسازیم و پێشتر لە ماوەی مناڵانە ماوەی مناڵانی کورسات بەشداریم کردووە و بە 6 گۆرانی بەشداریم کردووە کاری تەنیایی لەگەڵ دوانیش لەگەڵ خوشەکانم لەگەڵ تاوار دلێرە گۆرانی کوڕانی گەڕەکی ئەو دینمان هەبوو لەگەڵ خوشەکانی ترما گۆرانێکی ترمان هەبوو و 4 گۆرانی خۆشم هەبوو یەکێکیان بە ناوی قازە قۆزەوە و لەگەڵ ماسێکە بز تۆزە قژی پیۆنەمەوە و لەگەڵ گۆرانی بووکەڵە و زیاتر بە گۆرانی بووکی بەفر کە یەکەم گۆرانی بوو کە ئەو کاتە کاکفات گۆرانەکانی بۆ کردین و ئاواز و هۆنرارەکان ئەو بۆیە کردین و هەر مناڵێک بە پێی ئارزوویەکی خۆی بە پێی چه حەزی لە چ شتێکە ئەو کاتە بە پێی ئەوە هۆنراوی بۆ دانین و من ئەو کاتە زۆر مناڵ بووم زۆر خۆشحاڵ بووم کە لە ماوەی مناڵانە بەشداریم کرد و پێم خۆشە هەموو مناڵێک گۆرانێکی خۆی هەبێت وا پێم باشتر هەموو مناڵێک مافی خۆیەتی گۆرانێکی خۆی هەبێت لەسەر ئەو شتێکە خۆی حەزی لێتی و مافی خۆیەتی و شتێکە کە ئەمێنێتەوەکو یادگاری کە گەورە بێت بوو بۆ مناڵەکانی داهاتوش کە گوێی لێگرن و زیاتر سوودی لێ ئەبینن گۆرانی قازە قۆز کە بۆم دانرا خۆم بووکەڵێک قازە قۆزم هەبوو و زۆرم خۆشەویست و ئەم ماسێش بە دیاری بۆم هات ئەو کاتە بێکەوە یاریم پێکردن و لەبەر خۆشەویستیم بۆ بووکەڵەکە و ئەو کاتەش کاکفات دەیزانی کە من چەند حەزم لێیە گۆرانی قازە قۆزی بۆ دانام و لەگەڵ ماسێکە و وەکو یادگاریەک و ئێستاش خۆشمێن و هەڵم گرتون لای خۆم و ماومە پیرۆزبای لە دەستگای میدیایی کورساتەکەم بۆ سەری ساڵ و بۆ بەشی مناڵانی کورسات کە دووبارە دەستیان پێکردێتەوە و بۆ مناڵەکان و هیوادارم مناڵەکان خێزانەکانیان یارمەتیان بات و بێن بەشداری بکەن و وەکو یادگارێکی خۆش بۆ خۆیان و بۆ مناڵەکانیش ئەمێنێتەوە. بووکەڵەکەم قازە قۆزە بیریەکەم تۆزە تۆزە بووکەڵەکەم قازە قۆزە بیریەکەم تۆزە تۆزە ڕەنگی لەشی زەردی گەشە Can I
چۆنن دەنگ و باسان چۆنە منە ناسن من زیتەڵم کوڕی گورج و گۆڵ پیرۆزبایی یادی دامەزراندنی ئەم کەناڵە جوانە لەسەر جەم بینەرە جوانەکانی شەشە جوانەکەی کورساتەکەم هەروەها پیرۆزبایی هاتنی ساڵی نوێتان لێکە ئازیزان من کوڕی گورج و گۆڵم بەوی وایە کە لە کارەکانمان ڕێچکەی باوکم گرت بێتە بەر و شوێن پێی ئەوم هەڵگرت بێ بۆ خزمەتکردنی مناڵانی کورد بەبێ جیاوازی من زۆر دڵخۆشم کە یەکێکم لە کارمەندانی بەشی ماوەی مناڵان لەگەڵ تەواری هاوڕێم و هاوڕێیانی ماوەی مناڵانە لە ماوەی 6 مانگی کارکردنمانە زۆرتری شوێنمان بەسەر کردوێتەوە بەوی وایە کە دەرفەتە بێ و توانین سەرجەم شار و شارۆچکە و گوند و قوتابخانەکانی کوردستان بەسەر بکەینەوە و سەردانیا بکەین من بەڵێتان پێم لە هەر شوێنێک لە هەر کوچە و کۆڵان و گوندێک مناڵێکی کوردە بێ من سەردانی بکەم و گفتوگۆ و چاوپێکەوتنی لەگەڵا بکەم بەی وای سەرکەوتن بۆ سەرجەم هاوڕێیانم لە ئەستافی مناڵان و مناڵانی ئازیز خۆشمەوێن